سڵاوتان لەبێ ئازیزان و خۆشەویستانی تەلەڤیزیۆنی پەروەردەیی هەولێر، ڕادیۆی پەروەردەیی وەزارەتی پەروەردە. مامۆستا ڕێبازم لە بەرنامەی پۆڵەکەم ئەم جارەش هاتینەوە خزمەتتان. ئازیزان، یەکێتی مامۆستایانی کوردستان خەریکە کارەکانی زیاتر پتەوتر دەبن لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی تایبەت بە بواری پەروەردە. لەم ماوەیەشدا بەشداری لە کۆنگرەیە کرد لە وڵاتی عەمان کە ئەم کۆنگرەیە کۆمەڵێک بڕیاری گرنگی لێدراوە. هەروەها یەکێتی مامۆستایانی کوردستان کورسیەکیشی لەوێ وەرگرتووە و ئەندامێکی بۆ زیاد بووە. ئێمە ئەمڕۆ لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان قسە دەکەین لەبارەی کۆمەڵێک پرس سەبارەت بە گۆڕانکاریەکان و داهاتوو یەکێتی مامۆستایانی کوردستان. بەخێر بێ مامۆستا. بەڕێزن هیوای تەندروستی بە هەمولایەکە خوازم و سپاسی ئێوەش دەکەم بم بانگەشە و بە پێدانی ئەم دەرفەتە کە کۆمەڵێ پرس و کاری یەکێتی مامۆستایان بخێنە بەردەست. بەڵێ، دەمانوێت بزانین یەکێتی مامۆستایانی کوردستان لە چەند ڕێکخراو ئەندامە. بەڵێ، یەکێتی مامۆستایانی کوردستان لە 2007ەوە لە دوای 2007ەوە هەنگاوی باشی نات بۆ ئەوە لە ڕێکخراوێکی لۆکاڵی بێتە ڕێکخراوێکی نێودەوڵەتی. ئەو بوو لە ڕێگەی چەند کەسایەتیەک با بڵێن کە لە ڕێکخراوی کرێکارانی جیهان بوون یان ڕێکخراوی کرێکارانی بریتانیا پەیوەندیەکی باشیان دروست کرد و ئەو کاتەشە ڕێکخراوی یەکێتی مامۆستایانی کوردستان بەدەم ئەو کارانە ڕۆیشت و چەندجا بانگەشەی ئەو ڕێکخراوانانی کرد کە هاتن سەردانی کوردستانیان کرد لە نزیکەوە دانیشتن و کاری گرنگ کرا. لە کۆتاییە یەکێتی مامۆستایان بوو بە ئەندامی یەکێتی مامۆستایانی جیهان کە بە ئەنجوکیشن ئەنتەرنەشناڵ ناسراوە، واتە ڕێکخراوی پەروەردەی نێودەوڵەتی کە نزیکەی 401 ڕێکخراو لە خۆی ئەگرێ لە جیهانە، نوێنەراتی 170 وڵات دەکەن، 3 ملیۆن مامۆستا ئەندامە لەو ڕێکخراوە و ئەو ڕێکخراوە 5 ناوچەی سەرەکی هەیە لە بەرەوە تو زەحمەتە 170 ڕێکخراو بەجارێک 400 ڕێکخراو بەجارێک کۆ بێتەوە ساڵانە، بەڵام دابەشی کردێت 5 ناوچە هەر ناوچەیەک تایبەتمەندی خۆی هەیە. ئەمریکای باکوور ناوچەیەکە، ئەمریکای باشوور ناوچەیەکە، ئەوروپا ناوچەیەکە و ئەفریقیا ناوچەیەکە و لەگەڵ ئاسیا باسفیک کە ئێمەش لەوێ ئەندامین و لەوێشە ڕۆڵێکی گرنگمان هەیە، لەوێشە توانیمانە ڕۆڵی خۆمان ببینین و لەوێشە کورسیمان پەیدا کردووە و ئەندامین لەوێش بە ئەناو ئاسیا باسفیک یعنیواتە ئاسیا و ناوچەی باسفیک ناوچەی ئوسترالیا و نیوزیلەند دەکرێتەوە. لە 2011 ڕێکخراوە عەرەبیەکان وتیان ئێمە تایبەتی خۆمانمان هەیە، ئێمە نیشتیمانی عەرەبین و ئەم وڵاتانە سەقافەت و کارەکانیان لە یەکتری نزیکە. من یەک لەوانە کە یەکەم کۆنگرە بەشدار بووم لە لوبنان و لەوێ کۆنگرەی یەکەمی بوون پێڵن بەناوی بە عەرەبی ئەلبونیە العەرەبیە الإقليمية جواز نییە سەر بە ئەنجوکیشن ئەنتەرنەشناڵە، سەر بە یەکێتی مامۆستایانی جیهانە، بەڵام کێ ئەندام لێی مامۆستایانی عەرەب لەگەڵ ئێران و تورکیا. بەڵام تاکوی ئێستا ئێران و تورکیا ئامادەنین بەشدار بوون لەوێ. تورکیا پێی خۆشە سەر بە ئەوروپا بێت و ئێرانیش پێی خۆشە سەر بە ئاسیا بێت. ئێمە هەچەنش لەو ڕێکخراوی ئاسیاش بەشدارین، بەڵام ڕۆڵی گرنگمان بینیوە و سیستەمی سندیکایەتی لە ئێران زۆر لاوازە و ئەو سندیکا سەر بە حکوومەتەوە و کۆمەڵێ بیر و باوەڕی با بڵێن ئاینی تۆڕەوی تایە بەشدار نابن. بەڵام ئێمە لە لوبنان لە 2011 بەشدار بووین، لە ئەردون لە 2014 بەشدار بووین، لە 2016 لە کوێت بەشدار بووین و لە تونس لە 2018 بەشدار بووین. لە 2020 بەهۆی کۆرۆنا ئەو کۆنگرە ئەنجام نەدرا، بەڵام بە ئۆنلاین من خۆم تیادە بەشدار بووم و وتەمان بووە لەوێ و گرنگیەکی باش بابەتی باشمان پێشکەش کرد و لە 2022 لە کۆتاییە شەشەمین کۆنگرە لە عەمان پایتەختی ئەردون 30 ڕێکخراو کە نوێنەرایەتی ئەو وڵاتە عەرەبیانە دەکەن بەشدار بووین. نەقابەی بەغدا لە 2011 لە ڕێگەی ئێمەوە و لە ڕێگەی ڕێکخراوی کرێکارانی بریتانیەوە بوون بە ئەندام نقابەی مامۆستایانی عێراق، یعنی واتە ئەوان لە دوای ئێمە بە 4-5 ساڵ اینجا بوونە ئەندام،
بەڵام ئێمە پێش ئەوان ئەندام بووین و ئێمە پێش ئەوان ڕۆڵی گرنگمان بووە توانیمانە وجودی خۆمان بکەین و ئیمساڵ ئێمە بەشدار بووین و ئەم ڕێکخراوە ڕێکخراوێکی نێودەوڵەتیە ئەمە وەکو ئای لە لایەکی تریشەوە ئێمە منەظەمەیەکەیە بە ناو منەظەمەی عەرەبی بۆ پەروەردە ئەوە شوێنی سەرەکی لە لوبنانە جیاوازە لەم ڕێکخراوە بەڵام دژی نییە بەڵام جیاوازە لەبەرەوە ئێمە بڵێ نەڵێت کوردستان سەر بە عراقەمە لەلایەکەوە دووش ئێمە کوشتێوازی وەرگرت لەم کۆنگرەیە ئێستا باسی ئەو هەڵبژاردنش نەکەین ئێمە بۆکو بڵێن ڕۆشنبیرلایانی کللتوری ڕۆشنبیری زیاتر نزیکە لەکێ لە وڵاتە عەرەبیەکان و پەروەردەی ئەوان مەثەڵ بۆ نمونە لە ئوردن پەروەردەیەکی باشەیە لە سیستەمی پەروەردە لە وڵاتی لوبنان سیستەمی پەروەردەی زۆر باشەیە لە مەغرب لە تونس لە جەزائیر و هەروەها لە وڵاتە کەنداوی عەرەبی کەوانیش بەشدارە بن بۆ نمونە کۆیت با بڵێن کۆمەڵی مامۆستایانی کۆیتی بەشدارن و ئەندامن لێی ئێمە لەوێ ئەتوانین زیاتر خبرە وەرگین و کار وەرگین ئیمساڵ کۆنگرەکەمان لە وڵاتی ئەردن بوو لە پایتەختی ئەممان بۆ ماوەی کۆنگرەکە بۆ ماوەی 3 ڕۆژ بوو بەڵام کۆمەڵێک چالاکی دەکرێت ئەڵێ پێش دەستپێکردنی کۆنگرە ئێمە 12 مانگ کە سەفەرمان کرد 13 مانگ دەستکرا بە چالاکیەکان بەڵام 14 مانگ و 15 مانگ هەردوو ڕۆژ ئەوە ڕۆژانی کۆنگرن ئەو ڕۆژانی کۆنگرن بەڵام ڕۆژی 13 مانگ پێم کۆمەڵێک چالاکی پێش کۆنگرە و ئەو چالاکیانە کە ئێمە ڕۆلی خۆمەمان بینی بوو لە ناوی دوو بابەتی سەرکی بوو بابەتی یەکەم کە دروشمی کۆنگرەکە تەحویلی نقاباتی تەحویلی تعلیم بتوانین گۆڕانکاری لە سندیکەکان بکەین بۆ ئەوە گۆڕانکاری لە پەروەردە بکەین واتە هەموو سندیکایەک پێویستە خۆی گۆڕانکاری لە خۆی بکات گۆڕانکاری لە کارەکانی بکات شێوازی ئیشکردنی شێوازی تعاملی لەگەڵ پەروەردە و لەگەڵ حکومەتە پاشان تا بتوانین پەروەردە بگۆڕین یعنی ئێمە پەروەردە گۆڕینی پەروەردە لەسەر بڕیاری نوێ دەرچوو بەڵێ ئەو چالاکیانە کە پێش کۆنگرە کرا گرنگترین بابەت کە ئەوان گرنگی زۆر پێدەن مەسئلەی جەندەرە جەندەر مەبەستمان لە یەکسانی لە نێوان نێرومێ لە مەناسبی پەروەردەیی و سندیکایی یعنی چۆن یەک لە مەرجەکانی ئەوان کە وەفدێک ئەڕوا دەبێت نیمەی 50% ئافرەت بێت بۆ ئەوە ڕۆلی ئافرەت و ژن لێرا دەربکەوێت گرنگترین ئەو بابەتە کە مناقەشە کرا یەکەم ڕۆژ التجمع النسائي حول أنصاف بين الجنسين ئیش چۆن بکەین بۆ ئەوە ئێمە دەرفەتی کارکردن بۆ هەردوو ڕێگەزەکە یەکسان بێت لە بواری پەروەردە و سندیکا و حتما لەوێشە محاضرێکی زۆر گرنگ درا لەلایەنی مامۆستایەکی ئافرەت بە ناوی نەجاتەوە باسی کێشە و گرفتەکانی وڵاتی خۆی کرد لە مەغرب و ئەو کێشە و گرفتانە کە لەسەری دێن و کاری باش کرا لەسەر ئەو مەسەلە و ئێمە و بابەتی دووهەم مەسەلەی سندیکەکان چی بکەن بۆ ئەوە خۆیان پێش بکەن کۆمەڵێک پرسیار کرا باشترین سێشکردە بۆ سندیکاکەت هەر ئایا حکومەت گوێت لێ تەکێنێت و ئەو سێکارە گرنگە چیە لەم جلسایان لەو دانیشتنە تو فێر بوویت چی بکەین ئێمە بۆ کۆنگرەکانمان سەرکەوتوو بێت چۆن بتوانین بابەتەکان هەڵبژێرین ڕاپرسیە کرابوو لەسەر مەسەلەی بوونی ئافرەت و ژن لە ناو سندیکەکان ئێمە لە کاتی خۆی لەو ڕاپرسی ئەلکترۆنی بوو بەشدار بووین لێی خریا بەرچاو و پاشان کۆمەڵێ بابەت ڕێکخرا لەوانە وەکو ڕۆکشۆپێکە ئەمە دوان دابەشەکەتە 3 گروپ ئەوەی گرنگ بوو لای ئێمە جەلسەی دووهەم بوو دوای نیمەڕۆ کە یەکێتی مامۆسایانی کوردستان ڕۆڵێکی زۆر گرنگی بینی بابەتەکە لەسەر ئەوە حالات التعليم في حالات الطوارئ لە دولة عەرەبیەکان خۆمان نەزانین وڵاتی عەرەبی لە دوای بەهاری عەرەبی بەڵام وڵات عەرەبیەکان زۆری تێکی خوارد بۆ نمونە وڵاتی لیبیا وڵاتی سووریا یەمەن عێراق داعشی تێ هات ئاوارە زۆر بوو بە تایبەتی ئاوارەی ناوخۆ بابەتێک لەوێ پێشکەش کرا دانیشتنێکی باش کرا دانیشتنەکە 4 کەس قسەی سەرەکی بوو 4 کەسەکە دکتۆرە نەبیل الحەکیمی لە وڵاتی یەمەن باسی بارودۆخی مامۆسایانی یەمەن کرا کە بەڕاستی بەداخەوە
وڵاتێکی بڵێ یەمان چۆنە بارودۆخیان خراپە؟ زۆر زۆر خراپ 7 ساڵە موچیانەوە نەگرتووە بەڵێ لەژێر دەسەڵاتی حکومڕانی حوسی 7 ساڵە ئەو مامۆستایانە خۆیان نەژێن لەبەر ئەو پەروەردە زۆر دواکەوتووە زۆر دواکەوتووە یعنی دەوام وەکو پێویست نییە بەڕێکردنە هەمووی وەکو چۆن بڵێن کۆتایی بە ئیشەکان بێنن بەس لە پێناوی ئەو بڕوا ئیشێکی تر بکە بەڵێ مامۆستا ئەحمەد یەک ئەوە لێرە بە حکمی ئەوەی ئێوە نوێنەری وڵاتان دەبینن ئێرە مامۆستایانی ئێرە خوێندنی ئێرە پەروەردەی ئێرە لەگەڵ هەندێک وڵاتی تر چۆن بەراورد دەکەن ئێمە باشترین لە خەڵکی خەڵکەیە لەمە خراپتر بێ بەڵێ ئێمە وڵاتی کەنداوی لێ دەرکە لە ڕووی موچەوە وڵاتی کەنداوی لێ دەرکە عراق بەگشتی لە هەمووی باشترە وڵاتی کەنداوی لێ دەرکە لەبەر وڵاتی کەنداوە بەڕاستی موچیان زۆر بەقوتە پاریان بەقوتە لە وڵاتی ئەردن بۆ نمونە مامۆستا کە تازە دامەزرێنێت یەکەم ساڵ وەکو تەجریبیە موچەکەی ناگاتە 500,000 دیناری خۆمان لە لوبنان موچەی مامۆستا بەم بارودۆخە ئیستە من باس دەکەم نەکەین $120 لە سووریا ئەو ڕێکخراوەکە ڕێکخراوێکی تازە هاتوبوون کە لە ناوچەی ڕۆژاوای کوردستانە بە ناوی اتحاد معلمی شەرق و شیمال سووریا ئەڵێ باشترین موچەی ئێمە $100 $120 لە وڵاتی مەغرب و جەزائیر و ئەو ناوڵاتەکان ئەگەر دەرسی خصوصی وە زمانی فەڕەنسی یان ئیسپانی نەڵێنەوە بارودۆخێکی زۆر خراپیان هەیە مامۆستا ناتوانن ژیانی خۆیان پڕکەنەوە بەڵام وڵاتی کەنداوی لێ دەرکە تەنانەت لە ئێران و تورکیا ئێمە بڕێک باشتر بین لە ئێران و تورکیا بە حکمیەوە پارەکانیان با بڵێن بەرامبەر بە دۆلار زۆر دابەزیە بەڵام ئەو معنای ئەو نییە ئێمە کوردستان تەواو شامی شەریفە نەخێر ئێمەش کۆمەڵێک لێ و گازندەمان زۆر هەیە وە خزمانە بەرچاو لەوێ دووهەم کەس کە قسەی کرد لەسەر ئەو بابەتە و بەداتە شۆ نمایشێکی باشمان پێشکەش کرد ئەوش بەندە بوو وەکو سەرۆکێکی مامۆسایانی کوردستان و بابەتەکەم لەسەر ئەوە أفضل ممارسات النقابية فيما يخص السياسات والإجراءات المتخذة لحماية حقوق المعلمين والطلاب النازحين داخليا في كردستان إما إستا 187,000 قوتابی خوێنکار عربی نازح لە وڵات لە کوردستان دەخۆنن لە 450 قوتابخانە ئەو 450 قوتابخانە نزیکەی 8,800 مامۆستافان بەبەریتیایە ئەمانە سەر بە ممثلیاتی هەرێمی کوردستان کە ممثلیاتی یان بڵێن نوێنەرایەتی وزارەتی پەروەردەی عێراق دەکەن بەڵام ئەمانە هەمویان لە کوردستان ڕاستە و قوتابخانە سەر بە عێراقا بەڵام کۆمەڵی خزمەتگوزاریان پێویستە کێ دابینی کردە لە هەرێمی کوردستان لە 2014 من بە بەڵگەوە بە ئەرشیفەوە بابەتەکانم هەمووی نمایش کردووە چیمان کردە بۆ مامۆسایانی ئاوارە بۆ خەڵکی ئاوارە دەوڵەتە عەرەبیەکان کاردانەوەیان بۆ ئەم هەنگاوە زۆر یعنی ئەمە بە ڤیدیۆمان هەیە بەڵام ڤیدیۆکە تایسە دەستمان نەکەوتووە ئینشاڵڵا ئەدێنە جەنابتانیش ئەلێرە ئەتوانن نمایشی بکەن لە نێخوارد کە هەمویان بە چەپلە ڕێزانەوە هەمویان دەستخۆشیان لەو نمایشە کرد بۆ لەبەر ئەوە ئێمە کێشەکانمان خسە بەرچاو و چارەسەرمانش خسە بەرچاو بەڵام چارەسەرەکە لەکوێ حکوومەتی عێراق 450 قوتابخانە بۆ هەرێمی کوردستان قورسە ئەمڕۆ لەک لە کێشەکانی ئەوە ڕۆژانە حکوومەتی عێراق هەڕەشەکە کە ئەو قوتابخانانە دابخە بەڵام ئەو قوتابخانە ئەمڕۆ بڵێ نەرێت هەولێر و سلێمانی و دهۆک بۆ نەتا شوێنی ئارامی بۆ ئەو عەرەبە ئاوارانە و ڕۆژ بە ڕۆژ ئەو قوتابخانە ئەندامانی زیاد دەکێت يعني بابلن ژمارەی مامۆستا و قوتابی زیاد دەکەی هۆکارەکەی چیە لەبەرەوە لە بەغدا و لە باشووری عێراقیش کۆمەڵی خلافاتی ناکۆکی سیاسی هەیە و لە ترسی ئەوە بارودۆخەکە تێک نەخوادێن ڕوەکەنە کوردستان و لەوێ دەچنە قوتابخانەکان ئەمانە زۆربیان حەزەکەم بڕۆنە قوتابخانەکانی هەرێمی کوردستان بە زمانی عەرەبی لەسەر منهەجی کوردستان بەڵام ئێمە ئەو قوتابخانە زۆرەمانی هەمووی بخێنە بەردەستخۆمان لە دوای ئەوە خوشکێک لە لوبنان بارودۆخی مامۆسانی لوبنانی پێشکەش کرد کە لە بارودۆخێکی زۆر خراپدان ئەوە پارەی لوبنانی هیچ قیمەتی نەما بەرامبەر بە دۆلار بارودۆخێکی ئەڵێ ئەو کرێکە ئەو پارەوەری ئەگرین بەشی کرێسیارەمان ناکە بەشی کرێسیارەمان ناکە بە مامۆسانی تایبەتیشەوە کە مامۆسانی تایبەتیش ئەوان لەبرە موچیان بە لوبنانیەنەک بە دۆلارە بارودۆخێکی زۆر خراپ بکەن هەروەها خوشکە نەسرین
کە سەرۆکی یەکێتی مامۆستانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریە کە لە ڕۆژئاوایە کووردا و ئێمە بەڕاستی ئەمە یەک لە دەستکەوتەکان ئەوەتە کە لەوێ زۆر هاوکار یەکتری بووین زۆر ئەو ڕێکخراوە کە ڕێکخراوێکی گەنجە تازە هاتە سەرکارەوە و مامۆستایەکی ئافرەت تەمەن 30 ساڵێک سەرکردایەتی ئەو ڕێکخراوە ئەکات زۆر معجبین و لە ڕێگەی نەک لە ڕێگەی ئێمە بوونە ئەندامە بەڵام لە ڕێگەی ئێمە و کۆمەڵی ڕێکخراو دەناچنەکانە ئەو ڕێکخراوێنە ناسی و کاروچالاکەکانی خۆیانە کرد و هیوادار ئینشاڵڵا لە ئایندەیە کۆبنێکی هاوبەش بکرێت بۆ ئەو بتوانین لە ئایندەیە کۆنگرەیەکی مامۆستایانی کوردستانی بکەین هەر چوار پارچە کوردستان لەناو لە هەولێرمی کوردستان هاوڕان لەگەڵمان بوو هەوڵ دەین ئینشاڵڵا لە ئایندەیە ئەو بەرنامەمان بێ بەڵام لە دوای ئەوە کە ئێمە لە کوردستان جارێ هەڵبژاردنێک بکەین وەکو یەکێتی بەنیازی هەڵبژاردن بکەن بەکنیازی ئینشاڵڵا حەزەکەی لە کۆتایی باسی ئەو بابەتشەکەین ئەو ڕۆژە دەستکەوتێکی زۆر بۆ کوردستان ئەوە خەکریا بەردەست و لە دوای ئەوە لە کۆنگرە ئەو ڕۆژە تەواو بوو دووهەم ڕۆژی کۆنگرە بڵێن یەکەم ڕۆژی کۆنگرە کە 14 مانگە ئەو چالاکیان ئەو 14 مانگە کۆمەڵی بابەتی گرنگ مناقەشە کرا و پاشان باس لەوە کرا کە لیژنەیەک پێک بهێنێت ئەو لیژنە باسی کورسەکەش کورسەکەیەوە ئەو لیژنە بە ناوی ئەنجومەنی تەنفیزی ڕێکخراوە عەرەبیەکانە و لێرە ژمارەیەک خۆیانیان کاندید کردبوو لە وڵاتی مۆریتانیە لە تونس لە جازائر لە مەغرب لە سۆمال لە مەغرب دیسان لە عێراق دوو کاندید بوو کاندیدی ئێمە و کاندیدی نقابەی بەغدا لە کوێیت کاندید بوو لە لوبنان 4 کاندید بوو لە مەسر 2 کاندید بوو لە فڵەستین 4 کاندید بوو لە سووریا کاندیدێک بوو لە یەمەن 2 کاندید لە مەغرب 7 کاندید لە تونسیش 2 کاندید ئەم کاندیدانە هەرێکیشی بۆ خۆیە کرد ئێمە پێشتر دەبوو چەند کاندید دەربچی لەو هەموو کاندید لەم کاندیدانە زۆر بوون دەبێت ئەنجومەنەکە 12 بێت 12 کەس بێت ناوچەکانیش دیاری کرابوو بۆ نمونە وڵاتی مەغرب عەرەبی ئەو ناوە 3 کەس وڵاتی خەلیج و عێراق و یەمەن 3 کەس و وڵاتی شام 3 کەس بێ و لە دوای ئەوە 3 کەس لەسەر هەموو ناوچەکان ئێمە پێشتر بەڕاستی لێت ناشارمەوە من لە 2011 خۆم کاندید بووم لە 2014 کاندید بووم بەڵام شکستمانی هێنا بۆ شکستمانی هێنا لەبەر ئەوە قائیمە ڕێکە کەوتن لەسەر قائیمەیەک لە 2014 من زۆر نزیک بووم لە دەرچوون پێشتم بە یەک دەنگ بوو ئەویش لەبەر ئەو یەک دەنگە نەدریا پێمان لەبەر ئەوە لەوێ جەختن بەسەر کوردێتەوە کە بەیاننامەیەک دەربکرێ بۆ ئیدانەکردنی ڕفاندنی و فرۆشتنی کچە ئێزیدەکان بەڕاستی کۆمەڵی ڕێکخراو ڕێگر بوون لەسەر ئەوە ڕێگرم لەبەرەوە کە بەیاننامەکەش چەسپیا پێیان ناخۆش بوو لەبەرەوە بەڕاستی زۆربەی ڕێخەوەکان دەنگیاندا پێمان لەسەر ئەو مەسەلە بەڵام بەداخەوە مەسائلی عنسوری دەورە بینێت لەسەر ئەوان ئەمە یەک دووش اتفاقات تەنانەت لە ناو وڵاتە ئەجنەبیەکانیش ڕێکخراوە ئەجنەبیەکانیش ئەو اتفاقاتە دەبینین ڕاستی لە ناو اتفاقەکە نەبی بەڕاستی دواکەوی بەداخەوە بەڵام ئەم جارە توانیمان بچنە ئەو قایمە ئەوش لە ڕێگەی چیوە لە ڕێگەی علاقاتی کەسایەتی ئەو نمایشە جوانەمانە کرد کە ئێمە خزمەت تەنها خزمەت بە خۆمان ناکەین خزمەت بە ئاوارەی عەرە بکەین خزمەت بە ئاوارەی سووریەکەین ئەوە تەمەنی راپۆرتێکم لایە چیمان کردە بۆ مامۆستایانی بۆ مامۆستایان سووری حتمما دەوری کاندیدەکەمان ئافرەت بوو بەڕاستی ئەوی زیاتر ڕۆلی ئەبینی و ئەو ڕێکخراوانە بڕێکی ڕێکخراوی با بڵێن چەپی تایە مثلا دەنگ بە ئافرەتە دەن پیان خۆشە ئافرەت دەبخێت کۆتا هەبوو لەوێش کۆتا بوو بەڵێ کۆتا بوو و لەوێ توانیمان مامۆستا حەسی بە مستەفە جەمیل کە مامۆستایەکی بەناوبانگی شاری هەولێرە مدیری ئیشرافی هەولێر بووە و ساڵانە خزمەتی کردێ لە شاری کوێیەوە بوو بە ئەندام و با بڵێن وتاری خۆی پێشکەش کرد و قسەی خۆی کرد و پەیوەندەکانی خۆی حتمما ئەمانە هەمووی تەئسیر بوو کە ئێمە بووینە خاوەنی لەو 12 کورسیە یەکێتی مامۆستایان بەڕاستی خاڵێکشی حەزی کەم باسکەین لەگەڵ نقابەی بەغدا هاوکاریەک بوو لە نێوانمانە اتفاقێکمان کرد کە خیانەت لە یەکتری نەکەین و دژ بە یەکتری قسە نەکەین و ئێمە لە پێشتر ئەو نائتفاقی هەبوو لەگەڵ نەبووە ئەوش نەبوو لەبەر ئەوان کاندیدیان نەبووە بەڵام ئەم جارە کە کاندیدیان ئەوان کە کاندیدیان بوو وتمان کاکە بە یەک فعلەنیش توانرە هەردووکیان دەرچن
ئەنجامی ئەو هاوکاریە ئەنجامی ئەو هاوکاریە وای لێکرد کە هەردوو دەرچێت هەردوو بوونە ئەندام حتمما ئەمە شتێکی باشە ئەمە بەیەکەوە خزمەتی پەروەردەی عێراق و کوردستان بەیەکۆ بکەین و لێوێشە ئەوان معتەرز لەسەر کۆمەڵی خاڵی زۆر گرن کە باسی کوردستانەکرا معتەرز نەبوون بە پێچەوانەوە پشگیریان دەکرد ئەمە خۆ کوردستان خاصە ئینێکی خصوصیەتێکی خۆی هەیە ئێمە هەر داواکارێک هەر ئیشێک لە پێناوی کوردستان و عراق ئێمە پشگیریەکەین دژینین ئەمە خاڵی هەنگاوێکی باشە یعنی بۆ پرۆسی پەروەردە لە عراق دابش نەکرێت و هەچەند جیازێک هەیە لەسەر سیستەمەکان بەڵام بەسەوەیەکی گشتی ئێمە متفقین لەسەر ئەو خاڵانە و توانرا لەوێ ڕۆڵ ببینین ئەو ئەنجومەنە ئیشی چییە ئەو ئەنجومەنە یان بوونی ئەم کورسیە گرنگی لە یەکەم ئەوە دوو مانگ جارێک ئەو هینە کۆبێتەوە ئەنجومەنە سیاسەتی هەر لەوێ لە عمان پایتەختی مەرجنیە لە عمان مەرجنیە زۆر جاری شەیە بە ئۆنلاین کۆبنەوە بەڵام ئێستا کۆرۆنە نەماوە هەوڵەدەن بە حوزوری با بڵێن بە فەیس تو فەیس بەرامبەر بەیە ئەمە لێرە تو بە ناوی یەکێتی مامۆستایان و سەفەرێک دەکەیت و بە ناوی یەکێتی مامۆستایان لەوێ ڕۆلی خۆت ئەبینی ناود لە ناوانە یعنی ناوت دەخرێتە قایمەوە ئەو زۆر گرنگە هەموو جیهانە بینن کە تو ئەو کەسانە بردیانەتەوە لەبەرەوەست لە سایت شتی خۆیان بڵاوێکەنەوە ئەمە یەک دوو سیاست و نەخشەی پەروەردە لە نیشتیمانی عەرەبی دیاری دەکرێت لەوێ بەڵام دیاری دەکرێت معناوی نییە ئەچەسپێت بۆ لەبەرە تو ڕێکخراوی سەندیکا ئیشی تەنفیزی نییە ئیشی چییە ڕاوێژکاریە پێشکەشتنی پرۆژەیە ئەو پرۆژانە کە پێشەکرێت بۆ نیشتیمانی عەرەبی تۆ توانین بیخێتە کوردستانیشی تێ بخەیت لەو ئەنجومەنە ئەتوانین تێ بخێنێت بەیانی خولێکەکرێتەوە بەیانی کۆمەڵێک کارەکرێتەوە دەتوانین بەشدار بین لەگەڵیان دەتوانین ئەو پرۆژانە بێنە هەرێمی کوردستان هێ نامانیشە پێشتریش بەڵام وەکو پێویست نەبووە بەڵام لێرە ئەتوانی ڕۆڵ ببینی و ئەتوانی لەوێ ئەگەر مەسەن بۆ نمونە دژی کۆمەڵی خاڵ هەیە مەسەن بۆ نمونە پرۆژەیەکی عنسوری دەبینیت و دژی دەوێسی ناڵی بچەسبێت لە بابەتێکی دژ بە ئافرەت یان کۆمەڵێ بابەتە ئەمانە بەڕاستی کە بگونجێ لەگەڵ ئەو کللتورە و ئەو دیموکراتێتە کە لە کوردستان هەیە نهڵین بچەسبێت یعنی ئەمە بوونی هەر لە ڕووی معنەویشەوە ئافرەتێکی کورد بە جلی کوردیوە لەناو ئەو ڕێکخراوە لەگەڵ ئەو کاندیدانە ڕاوەستاوە دوای لەگەڵ براوەکان ڕاوەستاوە هەر بە جلی کوردی و خەڵک پرسیاری ئەو جلی کوردی ئەکات حتمما ئەمە لە ڕووی معنەوی وە دەورێکی باشە بین ئەگەر لە ڕووی نیشی نەبێت وەکڵێن مامۆستا ئەحمەد ئەمە دوو پرسیارمەمە لە چکە لە کۆتایی بەرنامەکەمان نزیک دەبینەوە کاتمان نمایە پرسیاری یەکەم ئەو ڕێکخراوانەی کە هی وڵاتێکن وەکو باست کرد هەندێکیان هەیە ئیمکانێتیان باشە ئایا ئەم ڕێکخراوانە دەتوان و هاوکاری مادی بکەن بۆ ئەو ڕێکخراوانەی ئەو وڵاتانەی یاخودە و هەریمانەی کە لە ڕووی مادیەوە باش نینە خۆی هەموو ڕێکخراوێک ئەندام بێت لەو ئەنجکەشن ئەنتەرنەشناڵە دەبێت ئابوونە بدە ساڵانە ئێمە چەند ساڵێکە ئابوونەیەکی کەممان داوە یان نەمانداوە بە حکمی بارودۆخەکەمان خراپ بووە بەڵام ڕێکخراوە گەورەکان توانیانە هینی ئێمە بشاردنەوە پڕکەنەوە ئەمە یەک دوو ڕێکخراوێک وەکو یەکێتی مامۆسانی ئەمریکا وەکو یەکێتی مامۆسانی بریتانیا ئەمانە دەوڵەمەنن بۆ لەبەرەوە نظامی سندیکایەتی لەوێ جیاوازە ئەوان هاوکاری حزبەکان دەکەن لە ناوسوتی بریتانی یا هاوکاری حزبی عماری بریتانی دەکات لە انتخاباتە مادیەن و معنەویان بۆ لەبەر ئەو خاوەنی ئوتێلن خاوەنی خەستەخانان خاوەنی قوتابخانەی ئەهلین خاوەنی کۆلیژن استثماریان کردووە بەداخۆ ئێمە کە سندێکەکانی ئێمە بەردەوام اعتیمادی لەسەر کێ کردە هاوکاری حزب هاوکاری حکوومەت هاوکاری کەسایەتەکان بەڵام خۆمان لە خۆمان و شتێکمان استثمار نەکردووە کە داهاتێکی باش بێت ئەو داهاتە بتوانین خزمەتی پرۆژە پەروەردەکانی پێ بکەین ئەوان زۆر جارێ سندیکا هەیە هاوکاری حکوومەتەکە هاوکاری وزارتی پەروەردەکە خول بۆ مامۆستاکان دەکاتەوە ئێمە یەکێتی مامۆستانی ئەمریکا لە کوردستانە دوو خلی گرنگی بمان کردێتەوە لە ساڵانی ڕابردوو ناسوتی بریتانی دوو خلی لە لوبنان بمان کردێتەوە یەک لە کوردستان هەر ئەو ڕێکخراوی ئینجکەشن ئەنتەرنەشناڵ ئێمە بە ڕێکخراوە گەورەکان دەناسێت ئەوانیش هاوکار دەبن بۆ نمونە ئێستا من ئەوەی نازەحین کە پێشکەشم کرد ئەوەی ئەڵمانیا پێی باش بوو ئەوەی سوید پێ باش و وجودیان لێ بوو ئەوەی نەرویج پێیان باش بوو تی ئێمەش لێ خەڵکەیە ئاوارەیە بەڵام ئێمە خبرەی ئەو مەسەلەی نازەحینی ناوخۆ کەمترە ئەو ئیشەیەوە کردانە کارێکی باشتان کردووە
چیتان ئێمە هاوکاتان بین وەکو خبرا پێشکەشتان بکەین بە پرۆژە شتان پێشکەشەکەین یعنی ئومێدمان هەیە بەردەوام بن لەسەر ئەو کارانە یعنی تو لە ڕێگەی ئەو کۆنگرانە خەڵکی ترە ناسن ئەو ڕێکخراوە گەورانە کە ئیمکاتی دارایان هەیە دەتوانن هاوکارت بوون بۆ نمونە ئاوارەکان نزیکەی ئاوارەکانی مەسیحی و یەزیدی کە لە 2014 سەر داعش EI Education International دەفتەرێکی بە ئێمەدا بە پێی ڕێنمایی ئەوان ئەشیامان کڕی و کەلوپەری کراوە و دریا بە مامۆستاکان بە وێنە و بە بەڵگەنامە و هەمومان ناردە بۆیان و دەستخۆشیان کردە لە کارەکانی ئێمە بە پارەی ئەوان ئەوی شارمان کرد و داوامانیش کردووە لە ئایندە خولی بۆ نمونە لە سەردەمی کۆرۆنا خولێک بۆ 12 لقمان کراوە هەر لقێک 40 مامۆستا بەشدار بوو چۆن وانە بۆ ئۆنلاین دەڵێتەوە کە ئەو بابەتە تازەی لە کوردستانە بە پارەی ئەوان کرا. ماوەک بەر لە ئێستا دەنگ و ئێوە هەبوو کە هەڵبژاردنیە چێتی مامۆستایان دەکرێت لە هەولێر بەسەریش چۆوە وا دەکەی زۆر دواکەوتووە چیتان کردەوە بۆ هەڵبژاردنیە چێتی بەداخەوە من یەک لەوانم هەموو ئەوەی کە لە سکرتارێتە لە یەکێتی مامۆستایانە بەڕاستی شەرمەزارین لەو بابەتە یەکێتی مامۆستایان خەڵ دەنگیدا دواکەوتووە زۆر دواکەوتووە خەڵ دەنگی بە یەکێتی مامۆستایان داوە بۆ ماوەی 4 ساڵ بە پێڕەوی بۆ تەیە ساڵێ زیادکەی بەڵام ئێمە بارەدۆخەکە وای لێکرد کە تاکو ئەوە 2022 11 ساڵ ئێمە ئەو ڕێکخراوە ئیشەکات هەمان ستافی هەیە احتیمالە یەک دوانێک لێرە لولا گۆڕاوە بەڵام بەڕاستی ئەو ستافە خەڵکی بەڕێزن خەڵکی ڕێکوپێکن بەڵام خەڵک داوای گۆڕانکاریەکە خەڵ داوای گۆڕینی پەیڕەوەیەکە خەڵ داوای گۆڕینی یاساکە بەڵێ مامۆستایان ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ڕێکخراوەکانی لۆکاڵەکانی خۆمان ڕێکخراوە کۆمەلگای مەدەنی ئەحمەد ئەم ڕێکخراوانە تێبینیان نەبوو لەسەرەوەی کە تێبینیان هەیە بەڵام ئەڵێ تەفەهومی بارودۆخی ئێوە دەکەن ئێمە لە 2015 وتمان هەڵبژاردن بکەین داعش بوو بارودۆخەکە مساعدەی نەکەن لە 2018 و 19 وتمان هەڵبژاردن نەکەین بەڵام بارودۆخەکە مساعدەی نەکرد کۆفید 19 هاتوو بڕێک ئینک بەڵام معنای ئێمەش تاوانمان هەیە ئێخۆ هەڵبژاردننی پەرلەمان کرا هەڵبژاردننی پەرلەمانی عراق کرا بۆ نمونە گەوراترین حیزبەکانە پارتی یەکێتیە گورتووە نامکێنە هەموو حیزبەکان خوا هەڵبژاردنیان کرد باشە ئێمەش دەبایە بڕێک بەهێزتر بووە مامۆستایان شکەم تەرخەمنینە ئەندامێکی زۆر لە سەرتان کردووە کە مامۆستایانی ئەندام خردو جۆر هەیە مەسەن خەڵکانەکەی هەر اعتراف بە یەکێتی مامۆستایان ناکەن کە تو اعترافت بە یەکێتی مامۆستایان نەکرد و یەکێتی مامۆستایان پێ پەسەندە بوو تو مافی ڕنەگرت نیە لە ئیشکارەکانی ناوخۆی یەکێتی مامۆستایان بەڵام لەسەر ئاستی کوردستان و لەسەر کۆمەڵی داواکاری مامۆستایان ئەوە حەقی خۆیان بەڵام ئەوانەی کە ئەندامن بەڕاستی دەبێ بکەنە سەرمان دەبێت لێمان قبول مەکەن دەبێت ڕێکخنەمان لێ بگرن دەبێت بێن بۆ لامان دانیشن هیوار بکەین باشە بۆ هەڵبژاردن ناکەن جامە هە لێرەوە پێم خۆشە ماوەیەکی تر کۆبنێکی فراوانی مامۆستایان لە سکرتارێت بکەین کۆمەڵی نخبەی مامۆستایان ئەوەی لە ڕاگەیاندەکانن لە شۆسەرات میدیانن بێن داوەتیانەکەین بێ دانیشن بە یەکەوە مناقەشەی ئەو بکەین بۆ هەڵبژاردن ناکەین ئیسێ مەلیژنێکمان پێکێناوە بەڵام بەداخەوە ئیشەکان بە خێرایی ناڕوە ئەوەندە خەریکی ئیشی نۆکردنەوەی ناسنامەین و ڕاستە ئەوەی ئەندامی یەکێتی مامۆستایان نەبێت ناتوانێت دەنگ بدا بەڵام تو 48,000 ئەندامی ساڵی پار و پێرارت هەیە دەرگاکەمە دوسێمە ئەمە ئارەزومەندانەیە دایسە بە زۆر نەبوو ینی مەسەن بە زۆر زەخرە بەڵام ئێمە تاکیدن بەیانی بڵێن هەڵبژاردن هەیە هەموو لایەنە سیاسیەکان هەموو حەزەکە ئەندامانی خۆی زۆرتر بکات بۆ نمونە کارتەکان لەسەر ئەوە پێناسەکەی نوێ بکاتەوە ئێمە قرارێکمان هەیە لە ئەنجومەنی تەنفیزی کە ئینی خۆلی ڕابردوش ئەتوانێت دەنگ بدە واتە لێمە ئیستا ئەمە هەڵبژاردن بکەین نزیکەی 50,000 مامۆستا بەشداری بێ 50,000 مامۆستا کەم نییە ڕەم نییە من پێ باش نییە لەوە زیاتر دواکەوێت من دوستان دووبارەکەمەوە وەکو شخصی خۆم وەکو بەرادرانی مەکتەبی سکرتارێت پێمان خۆش زووترین کات بکرێت لە قەکانی شەروەها بەڵام کەم تەرخەمیەک لە بەعام لە پرۆسەکە هەیە هەوەی وا دارین ئەم تازە ئەم 15 ڕۆژە حیشمان پێ ناکرێ کۆتایی سەری ساڵە و تاقیکردنەوەکانەوە و پشووە بەڵام لە دوای ئەوە هەموو هەوڵی خۆمانەدەین لە ساڵی ئایندا ئێمە مەوعودێک بۆ هەڵبژاردن دانین و هەموو بابەتەکان ئامادەیە ڕێنمایی هەڵبژاردن ئامادەیە کێ بەشدارە بێت کێ دەنگەدات
لایەنە سیاسیەکانیش بە تایبەتی لە کاتی خۆی هەمووی قایمی خۆی هێناوە بەرنامەتان گۆڕانکاریتان تێدا کردیە کە پرۆژەتان چێ لە داهاتوودا یان ئەوە لە کۆنگرێت ئەوە لە دوای ئەوە کە تو هەڵبژاردنت کرد مەوعودی کۆنگرەت دانا لیژان پێکهێنی پەیڕەوی خۆت سیاسای خۆت بەرنامەی خۆت ئێمە بەڕاستی کۆمەڵێ خاڵمان هەیە لاوازین ڕگاتمان لاوازە کۆمەڵی لیژانمانێ وەکو پێویست نییە لیژانی بۆ نمونە کۆمەڵی کارەیە دەبایەکێتی مامۆستان بیکردایەت نەکراوە ینی خۆشتان گلەیمان گلەی و گازندەمان لە خۆمانێ بەڵام معنەوە نیە هیچمان نەکردێ ئیشی باشمان کردێ ڕێی خۆتان دەخەنە پاڕێ تەسەوەرەکەم لە 2014ەوە تەنها ڕێکخراوێک زیندوو بێت و قسەی کردوێت و بەشدار بێت لە چالاکیەکانی مەدەنی یەکێتی مامۆستایان هەیە لەسەر موچە قسەی کردووە لەسەر کۆڤید-19 قسەی کردووە لەگەڵ وزارەتە خلافاتی بووە لەگەڵ وزارەتە دانیشتنی کردووە لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە لەگەڵ سەرۆکی هەرێمە لەگەڵ کەسایەتیەکانە لەگەڵ مەکتەب سیاسەکانە تەنها ڕێکخراو ئەگەر لە 2014 ببینین لە ئەو بارودۆخی کە کوردستان تیای کەوت ئێمە تەنانەت بەیاننامەمان دژلایەنە سیاسەکان کردووە ئێستا ئێمە لەو بارودۆخە کە لە نێوان پارتی دموکراتی کوردستانێکی تریشمانی سێ زۆر ناڕازین ئێمە بەردەوام قسەمان لەگەڵ هەردوو لا کردو ئیمان کردە دەبێت بە ئاشتیانە بێت ئەو بارودۆخە کە خلافاتە لە بەغدا دروست دەبێت لە نێوان لایەنە سیاسەکان بەڕاستی مە ڕخنەمان هەیە لیان واتە قسەمان کردووە ئێمە هەلوێستەکانمان لە پێش هەموو ڕێکخراوەکان بووە ئێمە توانیمان چەندجار ڕێکخراوەکان کۆ بکەینەوە تا یەک هەڵوێستمان بێت ئەمە کارمان کردەوە بەڵام جێگای تموحی مامۆستا و خۆمانیش نییە دەبێت چی بکەین خۆمان ئەبدێتکەینەوە مامۆستا ئەحمەد ئێمە هاتینە کۆتایی ئەگەر شتێک مابی بە گرنگی بزانی باسی بکەیت من دەستخۆشیتان یەکەم پێم خۆشە ئێوە مامۆستایانی گەنج مامۆستانی ڕاگەیاnkرا و وازمان لێ نەهێنن لەسەر ئەو بابەتی هەڵبژاردنە گرنگترین کارێکەتی مامۆستایان دەبێت ئیمڕۆبیکە هەڵبژاردنە بۆ لەبەر ئەو بەڕاستی وەرەقەکانمان کۆن بووە ئەمڕۆ دوای کۆڤید-19 جیهانێکی نوێ بە تایبەتی لە پرۆسی پەروەردە من بە حکمی ئەوە سەرۆکێکی مامۆستایانم یان جێگری سەرۆکێکی مامۆستایانم تەنانەت لە کۆڤید-19 تقریبا 10 کۆنگرە و 10 کۆنفرانس و دانیشتن جیهانی من بە ئۆنلاین بەشدار بوومە گۆڕانکاری زۆر کراوە لە بریتانیا حزوریە من مامۆستا عەبدوڵواحید وجودمان بۆ لە مانگی 4 لە ئوردن ئەوە لە تورکیا هەروەها دنیا گۆڕاوە سیستەم گۆڕاوە خۆم من لە ئیسا لە خولێکی پێداگۆجیم لە زانکۆی پۆلۆتەکنیک وەکو مامۆستایەکی دەرچووی زانکۆی با دەرچووی ماستەر با بڵێن لەو خولە پێداگۆجیە بەڕاستی ئەبینم شێوازی وانەوتنەوە شێوازی ئیشکردنی پەروەردەی تازە گۆڕانکاریە دەبێ خۆمان بگۆڕینەکەنیە ئایتیە تەکنۆلۆژیایە لێکۆڵینەوەیە کوای بە مامۆستامان لێکۆڵینەکە کوایەکێتی مامۆستایان لێکۆڵینێکی کردووە کوا چوار ڕاپرسی باشی کردووە کە ڕێی مامۆستایانکە ئەمە هۆکارەکەی چیە لەبەرەوە دەبێت ئایتی بەکاربێنی دەبێت تەکنۆلۆژیا بەکاربێنی ئەمە لەگەڵ سەردەم بڕۆی دەبێت لەگەڵ سەردەما بڕۆی ئێمە تا ئێستا بیر لەواکەنەوە چۆن تەنها شەڕەکەمان و فۆکسەکەمان لەسەر موچەکەیەکەی موچە ئەدرێکی قائیمەی نەکرێت هەموو کەرمان بۆتەوە بەڕاستی بەداخەوە و یەک لە داواکانەکان بەڵام یەکێتی مامۆستایان دەبێت خزمەتی پەروەردە بکە خزمەتی قوتابیانی خۆیان کارام بکە خزمەتی یعنی تەنها نییە ڕاستە پەیامی نیشتیمانی بێت پەیامی ژینگەییمان هەیە بەڕاستی میشمان لەسەر ژینگە بکەین کاری بکەین ئەو کار ئەگەر هەڵبژاردن نەکەین ئەوانە هیچمان پێ ناکرێتەوە مامۆستا ئەحمەدی وای سەرکەوتنتانەوە دەخوازیین ئومێدەوارین سەرکەوتوو بن بەڵێ بەڕێزان و خۆشەویستان لێرە داهاتینە کۆتایی بەرنامەکەمان تا بەرنامەیەشتر لەگەڵ میوانێشتر هەر شاد